مامۆستا پرسیاریەکەم دەمەوێت ئامۆژگاریەک خۆت بۆ ئەو میێوانانەی کە لەلایەن ینی دێنە میێوانداری بەڕاستی نەخۆشمان هەیە میێوان 3 سەعات 4 سەعات دادەنیشن حساب بۆ ئەو نەخۆشەی ناکەن کە لە جێگا کەوتون. سبحان الله. یعنی مامۆستا وا بیسمە کە نەخۆش لۆدومنەوەی دێت نی سەعاتە ئامۆژگاریت کە چەندی بەوام ساعت ما بێزار دەبی بێزگەرەوەی کە حساب لۆ نەخۆشەکەی هەر ناکرێت جاروێ بە 3 سەعات دادەنیشن جارێ پتر بێزگەرەوەی کە جغارش لە جاری دەخۆن و هەر شتە چاکە پێی بخوار حەز بکە. رحمة الله بێ رحمة الله بێت. مامۆستا ئامۆژگاریت بۆ ئەو کەسانە مامۆستا پرسیارێکی تریش بێزەحمەت باپیرم جەڵتەلەی داوە دەستی یعنی ڕق دەبیتن پەنجەوانەما بۆ داناوە ئەگەر تەیموم بکاتن یعنی هەر پەنجەوانەی لەدەستی دروستە؟ یعنی کە لێی دابنێن چییە؟ زەرەری چییە؟ یعنی ئەو پەنجەوانەی لەدەستە چکە ئەگەر پەنجەوانەکەی لەدەست بکاتەوە پەنجە شتەکانی دوێک دێتەوە ڕق دەبیتن. دروستە عوزری هەیە ئینشاءڵڵا عوزری هەیە دروستە. ئەگەر پەنجەوانەی لەدەست دروستە خوشی بەڕێزم. سەبارەت بە ئەو کەسانی کە سەردانی نەخۆش دەکەن پێویستە ئادابی زیارەت بزانن. یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێگا و شوێنی بۆ داناین بۆ سەردانی نەخۆش زۆر کەم دابنیشیت. دەچیتە لای دوعای خێری بۆ دەکەیت، دڵنەوایی دەکەیت، هیوا و ئومێدی بە ڕەحمی خوا و بە چاکبوونەوە زیاد دەکەیت، ئامۆژگاری دەکەیت کە چاوەڕێی ئەجر و پاداشکا لەسەر ئەو نەخۆشیی کە تووشی بۆ ئینشاءڵڵا. کەواتە ببیتە بارسوچی نەفسی ئەو نەخۆشە، دوعاکردنی خێر بۆی، نەک ببیتە بارگرانی بچی لای ئەو جگەرە بچێشیت و کەوەش زەرری هەیە بۆ نەخۆش و بۆ ساغیش زەرری هەیە و زۆر دابنیشیت و نەخۆشەکەش و خاوەنی نەخۆشەکەش ماڵەکە بێزار بکەی وەڵڵاهی گوناهبار دەبن. بۆی بەڕێزەکانم ئەمە ئادابی سەردانی نەخۆش نییە. ئادابی سەردانی نەخۆش بڕۆ چەند دقیقەیەک دابنیشە لای 5 دقیقە سەلامی لێ بکە، ئەحواڵی پرسە، دوعای خێری بۆ بکە، دڵنەوایی بکە و هەڵسە بەجێی بێڵە. ئەمما بچی دابنیشیت و چاوەڕێبی چات بۆ بێن و دوای قاوەشت بۆ بێن و دوای میوەشت بۆ بێن و ئەو جا تۆش جگەرە لەسەر جگەرە بیچێشیت و ئێمە بێزارکەریت، گوناهباریت، مضڕیت، زەرەر ئەدەیت و ئەو کاتە زەرەر لە نەخۆشەکەش و لە ئەهلی نەخۆشەکەش دەیت و لای خوای گەورە خۆت گوناهبار دەکەی برای بەڕێزم. بۆیە ئومێدەوارم فێری ئادابەکان ببین، ئادابی سەردان، ئادابی زیارەتی نەخۆش، ئادابی مەجلیس و دانیشتن، ئادابی قسەکردن. ئەوانە زۆر گرنگە ئینسانی موسڵمان فێری بێ بۆ ئەوی کەسێک بێت یعنی سوود بگەیەنێ نەک زەرەر ئینشاء الله تعالی.